حکوومەتی ئەفغانستان ڕایگەیاند ڕۆژی شەممە هێزە ئاسمانیەکان بنکە و بارەگاکانی بزوتنەوەی تاڵیبانیان بۆردومان کردووە. لە بەرامبەریشدا ئەو بزوتنەوەی بەردەوامە لە بەرەو پێشچوونەکانی بۆ کۆنتڕۆڵکردنی زیاتری ناوچەکانی ئەو وڵاتە و وڵاتانی ڕۆژاواش لەو کۆنتڕۆڵکردنە خێرایە مەترسیان هەیە. وتەبێژی وەزارەتی بەرگری ئەفغانستان ڕایگەیاند فڕۆکە ئەمریکیەکان لە جۆری B-52 هێرشیان کردوتە سەر چەکدارانی تاڵیبان لە پایتەختی ویلایەتی جۆزجانی باکووری ئەفغانستان و بۆردومانی کردوون. ئەوەش پاش ڕاگەندراوێکی تاڵیبان کەوتبووی ویلایەتی دووەمی لە ماوەی 24 کاتژمێردا لە ئەفغانستان کۆنتڕۆڵ کردووە. لەلایەکی دیکەوە بەرپرسان ڕایان گەیاند کە فڕۆکەوانێکی ئەفغانی بە ناوی حەمیدوڵڵا عەزیمی لە بازاڕی کابولدا لە ڕێی بۆمبی چێندرا و کوژرا و 5 هاوڵاتی مەدەنیش بریندار بوون کە تاڵیبان بەرپرسیارەتی خۆی لە کوشتنەکە ڕاگەاندووە. عەبدولفەتاح ئیسحاقزای سەرکردەی هێزە ئاسمانیەکانی ئەفغانستان بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەاندووە ئەو فڕۆکەوانە ڕاهێنەری کۆپتەری ئەمریکی لە جۆری UH بلاکی 6 بووە و ماوەی 4 ساڵە ئەو بەرپرسیارەتیی وەرگرتووە. هەر بەپێی زانیاریەکانی ڕۆیتەرز لە ئێستادا تاڵیبان دەستی بە هەڵمەتێک کردووە بۆ کوشتنی فڕۆکەوانەکانی ئەفغانستان کە لەلایەن ئەمریکا و ناتۆ ڕاهێنانیان پێکراوە و لەو چوارچەوەیەدا تا ئێستا 7 فڕۆکەوانیان کوشتووە. ئەم بەرەو پێشچوون و هێرشانەی تاڵیبان بووەتە جێی نیگەرانی وڵاتانی ڕۆژاوا. لەو چوارچەوەشدا باڵێوزخانەی ئەمریکا ڕایگەیاند تاڵیبان بە شێوەیەکی نایاسایی هەنگاوەکانی دەنێت کە دژیەکە لەگەڵ دانوستانەکاندا و داواشی کرد بە زووی هێرشەکانیان ڕابگرن. نیک کارتەر سەرکردەی هێزە چەکدارەکانی بەریتانیاش ڕایگەیاند بە هیچ شێوەیەک ناتوانرێت بەرگری لە ئەفغانستان بکرێت لە بەرامبەر ئەو بەرەو پێشچوونە خێرایی تاڵیبان بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکان بەتایبەت لە گوندەکان و ناوچە شاخاویەکان. پاش ئەو لێدوان و کاردانەوانش تاڵیبان لە سەرزاری زەبیحوڵڵا موجاهید و تەبێژی بزوتنەوەکەوە کۆنتڕۆڵکردنی شاری شربرگانی پایتەختی ویلایەتی جوزجانی هاوسنوور لەگەڵ تورکمانستانی ڕاگەاند. پاش ئەوانیش کۆنتڕۆڵکردنی پارێزگاکانی تەخار و سەرپول و کوندوزیش ڕاگەاندرا. وتەبێژی پۆلیسی ویلایەتی نیمروزی هاوسنووری ئێران و پاکستان ڕایگەاند پایتەختی ویلایەتەکە بەهۆی کەمی چەک و چۆڵەوە کەوتووە. لە بەرامبەریشدا حکوومەتی ئەفغانستان بەردەوام ئاماری کوژراوانی تاڵیبان بڵاو دەکاتەوە بەبێ ئەوەی لەلایەن ئەو هێزەوە پشتڕاست بکرێنەوە. لەو چوارچەوەیەدا وەزارەتی بەرگری ئەفغانستان ڕایگەیاند لە 24 کاتژمێری ڕابردوودا نزیکەی 385 چەکداری تاڵیبانیان لە هێرش و بۆردومانەکان کوشتووە. فواد ئەمان وتەبێژی وەزارەتەکەش وتی تاڵیبان ڕوبەڕووی شکستی گەورە بووەتەوە بەهۆی هێرشە ئاسمانیەکانەوە لە ویلایەتی قەندوز. هێرشەکانی تاڵیبان لە سەروبەندی بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکاوە سەری هەڵداوە و ئایندەی ئەو وڵاتەش بە نادیاری ماوەتەوە. چاودێرانی بارودۆخەکەش بەهۆی خێرایی گۆڕانکاریەکانەوە ناتوانن لێکدانەوەیکی هاوسەنگیان بۆ دۆخەکە هەبێت.